خۆشەویستان سڵاو هاتینەوە دیداری ئێوەی بەڕێز لە بەرنامەیەکی نوێی خەڵک و حکومەتدا بەرنامەی ئەم جارەمان دەچینە ناحیەی سەنگاو و لەوێ دەچینە گوندی ژاڵی مەملەعە بزانین گرفت و کێشەکانی ئەوان چییە وەک بە ئێمەیان ڕاگەیاندووە گوندێکی قەرەباڵغ بەڵام لەبەر نەبوونی خزمەتگوزاری ئێستا بەرەو چۆڵبوون دەچێت کاکە باشی سات باشە چامەچ دوورە لێرە ژاڵە وەڵا زۆر دوور نییە چەندێکە بێ وەڵا دوور چارێکی ڕێگای خۆشان ناخۆشە وەڵا خراپ نییە داڵە فەرە باڵ بینەرانی بەڕێز ئێمە گەیشتینە گوندی ژاڵی مەملەحە کە سەر بە ناحەی سەنگاوە ئەم گوندە زۆر قەرەباڵخە و خانوویی زۆری تا بەڵام بەداخەوە وەگەوەی کە زانیاریان بێمەدا ئەم گوندە بەرەو چۆڵبوون ڕۆیوە ئێستا کەمتر لە 20 ماڵێکی تێدا ماوە ئەچینە ناو گوند و بزانین دانیشتوانی ئەم گوندە چۆن باسی گرفتەکانیانەکەن یان کێشەکانیان چییە ئەمە گەرمیانە ئەمە پایتەختی ئەنفالە ئەمە گوندێکی گەرمیانە ئەم گوندەش وەکو هەموو گوندەکانی دیکەی کوردستان لەگەڵ زەویدا یەکسان کران زۆربەی دانیشتوانەکەی ئەنفال کران گوندی ژاڵەش بێبەش نەبوو لەو هەموو مەینەتی و دەردەسەرەی کە بەسەر میلەتی کورد و گوندەکانی داهات بەڵام ئێستا ژاڵی مەملەحە پشتگوێ خراوە خانە چۆڵەکانی ئەم گوندە بێناز و دەرگاکانیان داخراوە ئەوەشی لە گوندەکەدا ماوەتەوە بە ئومێدەوە دەڕوانێتە داهاتوو بە ئومێدی ئەوەن کە ڕۆژێک بێت و ئەو دەسەڵاتی کە منداڵی گوندەکەی ئەوان بوو لەوێەوە بە دارەدارە پێیگرت دڵی دابخور پێ و بەزەیەکی بە نیشتیمانە بێنازەکەی یان دایکە بێنازەکەیدا بێتەوە و ئەگەر کەمێکیش بێت برینەکانیان ساڕێش بکات و خزمەت گوزاریە سەرەتایەکانیان پێ بگەێنێت یان هەر نەبێت لە کۆڵ ئەم ئاوهێنانیان بخەنەوە کە بەم شێوەیە چەند کاتژمێرێک دەبڕن تەنها بۆ چەند لیترێک ئاوی خواردنەوە هەموو ئەو خەڵکە بە ئاواتەوەن ئەگەر لەمە بە دوا بەرپرسان سەردانیان دەکەن بەڵێنان پێ نەدەن و جێبەجێ نەکرێت بەڵکو لە پێشدا پرۆژە خزمەت گوزارەکانیان بۆ بکەن ئێمە لێرە دەوەستین بزانین ژاڵە لە کێوە ئاوەدانە و ژیان لەم گوندەدا چۆن بۆ لە پێشدا
باشن کەسان تەلەبەنین حاڵە حاڵتان باشن چۆنی کاکە باشن سحەتە حاڵ تەلەبەنین کەسان تۆ تەلەبەنی دەچەنە نێوە من حوتم حوتن خەڵکیم دێن وانە دێکەتان خۆشە چیتان بۆ کراوەوە مەکتەبەکە مزگەوت ئەی مەکتەبەکە تا چەند لە تا شەش مامۆستاشتان هەیە باش ئەی چیەکەن هاوینان خەری حەیوانداریشتن وانە تۆش لە مەکتەبی دەستان خۆش بێ کاکە ئەمە درێژ بن خواحافیز والله بەڕووی خزمەتگوزاری و ئەوەنە بێ خزمەتن هەتو چۆنی بری هیچمان بۆ نەکرێ بۆ ناکرێن نەکراوە والله تۆ دێکەش دوورە یەکەش بڵێ دوورە بێ ئاوین بێ جعدەین ئەترا ئەوانە قەسخانەمان نییە باش خاڵە وەکو ئەمانە لەورە پێشە لێمانە بووە دوور باش قوربان ساتە باش سلام دیاخ بۆ ئەمانە هەر هەمووی خانی زۆر تیا هەمووی چۆڵم خانانە کارێکی ڕۆی لە تاو بیا ئاوی لە تاو بیا جعدە و سیارە و بێ مەتکەبی و ئەمانە هەر هەمووی باری کردڕووی ئەوە تا سەو مەتکەبەکەمان هەتپۆلی لە شەش هین بێتتر مەگەر یان دایبنین لە ماڵە بکوێت یان ئەوە تا مەگەر بارکی بۆ چەمەڵ دێگە جێبێت ئاڵە دێی ژاڵی حەمە خەسرەوە مەشهورە دەیەکی مێژووی کۆنی هەیە و چەند پیاوی قارەمان و چەند پیاوی مجلیس و سڵح و عەشایری و کۆمەڵایەتی تیا بۆ ئەم دێم هەتاکو ئێمە ڕسیپیمان هەبوو بابام حەمە خەسرە و با بڵێن باپیرەمان مشکیلەمان نەبووە دوو مناڵ شەڕی کردووە ئێوارە ئاشتی کردێتەوە یعنی یەکێ تەعدای لە یەکێ کردا ڕۆیە بای خۆی تەعداغی لێ سەنەتەوە و سڵحیانی کردا پیا و کوشتن و ئەم جۆرە شتانە نەبووە لە سەردەمی ئەو پیاوانە خزمێکی تەبایی و چاک بوونە وەکو گەلە هەرۆز با بڵێن یارمەتی یەک پیاەک فەقیر بووە لەم دیا مەسەرەن چەند فەقیری تیا بووە هەر هەمویان دەوڵەمەندەکان هاوکاریان کردووە گەلە جووتیان بۆی کردووە گەلە درێوان بۆی کردووە دوو سواق خانویان بۆی کردووە ئەمجا ئەم دێ ئەمە چەند مەلای باشی تیا بووە وەکو مەلا جەبار وەکو مەلا سەعید وەکو مەلا عوسمان مەلا مەحەمە و تامەن ئەو پیاوانە پیاوی عەشایر و پیاوی قەدیم بوونە ئەو پیاوانە حەزیان لە تەبایی و خوێنەواری و ئەمانە بوو ئەو مەلایانیان هاوردووە چەند فەقێمان هەبووە لە دیەکە مەسەن دەرزیان داوە ئەو مەلانە ئیسە چەند فەقێمان هەیە لە سەردەمی ئەو پیاوە باشانە ئەوانە نەما کاکە ئێمە کەوتە دەست زوروفی ئەم زروفە ئیسە کاکە 50 ماڵین 100 ماڵین کەس بە قسەی کەس نا نەبوونی ڕێگابان و نەخۆشخانە و خوێندنگای پێویست و ئاوی خواردنەوە و کارەبا هەموو ئەمانە و خزمەت گوزارە سەرەتایەن کە لەم گوندەدانە لەوانەیە هەندێک کەس بڵێن لادێ و دەبێت وا بێت ئێمەش دەڵین وایە بەڵام ئەی لادەیەک ئاوی نەبوو ڕێگابان و نەخۆشخانە و کارەبا و خوێندنگای نەبوو بۆ وڵاتێک شوورەی نییە کە ژێرزەویەکەی هەمووی نەوت بێ بەڵام گوندەکانی ولادەکانی بەم شێوە بێت جگە لەمەش سەرکردەکانی وڵاتەکەی لەم گوندانەوە پێگەیشتوێتن و ئێستا هەریەکان چەندین شوق و vێلایان هەبێت بەڵام ئاو کارەبا بەم گوندانە ڕەوانابینن ئێستا خەسخانەی هیمانە ڕێگۆبانەکەمان زۆر خراوە ئەو ڕێوبانەمان گەلێ خراوە متەوەسەمانە ئیسە من مناڵەکانم چوای 5 لیرە خوێنێ یەکێ لە چەند شەماڵە خوێنێ من ئەبێ بکۆم شۆ مناڵەکانم لەبەرەوەی متەوەسەمانە ئەبێ بارکەم ئیدە هۆی ئەوە کەوا خەڵکە دێ مەسەر لە پێشتر لە ناوەتەکانەکەدامەوە چەند ماڵ بووە وڵی تقریبا 68 ماڵ تیوا بوو لە 15 ماڵمانی تۆ ساکوم لەم دیا ئەوەی ڕاستیە جادەمان ڕێگۆبانمان نییە ئاومان نییە مەتکەبمان نییە خەسخانەمان نییە ئەمانە هەر هەمومان ئەمانە هیچمان نییە ساوی ئەمە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەین بێتە هانامانەوە کە بۆ ئاو بووە ڕێگۆبان بۆ مەتکە بۆ خەسەخانە ساکو ئەگەر بەیانی یەکێک مشە و شتێک بێت قەزێ بقەومێ لەم دیا ئەگە باران بێت یەک سیارێت دەرناچێت لەم دیە مەگە بمرێ ئەو شخصە مەگە ئەو شخصە بمرێت ڕێگۆبان نییە ئەجا دوای ئەو جاکەسەوە ئاتا ساکو 5 کەسمان دوو پشکە کوشتێتی وڵی سەر خۆم دایم ئەلێ دوو پشکە کوشتی وڵی سیارە نەبوو لە من دێ دەرچێت کە سیارەما دەستگۆن ئەمر خۆی کرد ئەنە نەک ئەوە چەندین دوو ئەم پیا ئەین بابەت هەماشیەوە دوو پشکە کوشتی و ئەوە ڕۆی
یە خستخانەمانی ئێستا یەک سەب بیانی بڕن بۆ چەمچەماڵیەکەمان نەخۆش بین ئەبێ نەینەوە حتا ئەو دەرزیتەوە بێت لە چەمچەماڵی یا بێیتەوە مەگەر لەو دەرزیە ناهوم بێ بیت یعنی لێرە یەکێک نییە دەرجێک لێدا ئەلم دیە ئەگە خستخانەیەکمان بۆ بکرێتەوە مەتکەبێ متەوەسەمان بۆ بکرێتەوە لێرە ئەسەیمان دە 15 تەلەبای متەوەسەمانی بەڵێ میساڵ بێتەوە بۆ ئیمساڵ کە حتا نۆ بخوێنێت ئەلێرە ساق و بەیانی ئێمە دەرچێن ئەبێ یا هەرهەموو یا بگەینە شانوگاوان یان ئەبێ بکەینە دوای بارکەین دیەکە چۆرکەین ئەلێرە مەگە دیەکە چۆرکەین ئەجا ئەمە بۆ کانی و ئاوە ئافرەتمان ئەڕوا بۆ سەرا و جار ئەو تۆ هەیە قەناعەت و باوەڕ کە بانگ نادا ئەڕوات بۆ ئاو بانگی بەیانی لەبەر ئەوەی ئاوی دەستکەوێت بلاوانە بە وڵاخ دوای ئەو جاکەت سەرەکەی ئەڕواکی بەخوا نایەتەوە یعنی ئاوەکەی دەست ناکەوێت ئاوەکە زۆر کەمە دایمە داواکانی سەر ئەمە تا ئەلێرە ئاو هەیە حکومەت هەرێم بۆمان ڕاکێشە بە سۆندە بۆ ناو ئاوای ئەمە تا لەم پشتەوە بەڵێ سەوەتا منداومان کردم ساڵ حساب خۆمان کردمان ئەوە تا مندایەکان داری کرد 2 دانە ساڵە ئەلوێ هەتاکو ساکو بڵیانیان داوە هیچ کوا وعدەکەیان والله هاتوون ئەلوێ چەند جار ئەوە تا ئەلا مەحموود سەنگای هاتە ئەوێ بڵێنی دا کە ئاوما بۆ بێ ئەوە تا تەنکێکی لەورا دانیاوە 3 ساڵ 4 ساڵە قەناعەت و بارگەی ئەو ناوێتی نەکریەوە یعنی ئیمساڵ قایم و قام و مدرنەحی ئەمانە هاتن کە بڵێمین مدرنەحی نەبووە بزانمین بوو ڕستا ڕسوول بوو هاتن قەولیاندا ئاومان بۆ بێرن ئایان بۆمان ناوە لەگەڵمانە ینی چەند جار داوامان لیان کرد زرامان 2 جار ڕوێتە کەلار هاتە تۆ گەڕیاوەتەوە ئێرەیش چەمچەماڵ لە چماتە نەحیش داواکاریمان کردە لەگەڵ ئەم 2 زەرامە یەک کەسێ ناتە هاوانەوە ئەم دێ ئێمە خاوەن خزمەتێکی زۆرە خزمەت یەک بە یەک لە شۆرشەکانەوە لە شۆرشی شیە مەحموو شۆرشی بەڕێز بەرزانی و جەلال تاڵەبانی و بگرە سەردەمی قازی محەممەد و ئیتر کێ شۆرشی کردوێت لەم کوردستانە و لە وڵاتە ئەم دێ ئێمە خزمەتی زۆرە خزمەتی شۆر هاوکاری شۆڕشی کردە هەموو شۆرشەکان نەک بڵێن یەکێتی یا پارتی یا شێ مەحموو چی شۆرشی هاتوێ و خەڵکە بەدەنگەوە ڕۆی و تەسحێی دا و نانی دا و دوێخانەکانمان هەمووی معدل لە خزمەتی ئەو شۆرشانە بووە لانکەی شۆڕش بووە مەدعەمیان بووە چایخانەیان بووە حمامیان بووە تەیارە لێمانی داوە چەند جار بە بوونەی شۆڕشەوە ئەمە هەمووی زەرەرە کاکە شەیدمان هەیە شەیدی هاوڵاتیمان هەیە ژنمان شەید بووە مناڵمان شەید بووە ماڵمان مەڕمان کوژراوە مانگامان خەسار بووە فەلاحەتمان سوتنرا ئەمە هەمووی بە بۆنەی شۆڕشوەیە تابەن ئێمە خۆمان بەدەر نەکردووە لەو شۆڕشانەی جیاوازی بێ ئێمە خەڵکێ بووینە وەکو ئەوان خەباتمان کردووە بە دوای ڕۆیشتنەوە مناڵمان پێشمەرگە بووە چەند پێشمەرگەمان بووە چەند خەڵکمان بووە مەسەن تەنزیم بووە لەگەڵ ئەم هەموو شۆڕشە بەشداریمان کردووە هەموو شۆڕشەکان وەڵڵاهی خزمەت وەکو پێویست نەوەڵ ئێمە ئیسە مەسەن 6 ماڵ بووینە مەسەن لە 91 و 92 هاتینەتەوە ئێمە هاتینەوە بە ئاواتێکی زۆر مهمەوە بە دڵخۆشیەکی زۆر عەجایە بووە هەر هەمومان لەسەر شانی خۆمان خانومان دروست کرد ئیتر بەو فەقیریە خۆت ئەزانی دوای ئەنفال خەڵک فەقیر بوو هەمومان لە مەجموعەی زۆرە ملیا بووین هاتینەوە بە خۆشیەکی دڵفرەوانەوە دێمان دروست کرد کۆمەلگایەک باشمان دروست کرد بەس مع الئەسف ئێمە ئەو خزمەتەمان بۆ نەکراوە لە ڕووی خزمەت گوزاری حکومەتەوە داوام لە حکومەت هەیە داوام لە حکومەتی هەرێم هەیە بەهانای دیەکانەوە بێن نەک دێی ئێمە هەموو دێی کوردستان هەموو دێی کوردستان خزمەتیانی کردووە شۆڕشی کردووە تەسحێی داوە عەزیەتی خواردووە هەر لە مناڵێک و هەتاکو گەورێک داوا لە حکومەتی هەرێمەکەم نەک دیەکەی ئێمە بۆ هەموو دێ جەعدە بکرێ کارەبا بێت وەڵڵاهی ئێمە ئیسە حەرار حازر لەم دێ ئێمە سەرەکی ئاومان نییە جەعدەمان نییە کارەبامان هەیە یەک مۆلیدە حکومەت دایەتی پێمان ئیتر کارەبای ڕسمیمان نییە خەستەخانەمان نییە مەتکەبی سانەویمان نییە وەکو زەراعەت کشت و کاڵ فەلاحەتی ئێمە فەلاحی زۆرین 30 فەلاحین تقریبا 40 فەلاحین ئەرز و ئەرازیەکی زۆرمان هەیە کشت و کاڵمان زۆرە ئەم دێیە وەکو خزمەت گوزاری با بڵێن حکومەت بە پێی پێویست کیمیامان پێ نادەن کورە کاکە ئیمڕۆ ڕۆژێکە دەعممان بکەن کیمیامان بۆ بدەن دەڕاسەمان بۆ بنێرن تەرەکتەرمان بە سیحری بۆ هەرزان بۆ فەلاحەکان تەجیلکەن سیارەمان بدەنێ هیچی نییە کاکە ئێمە چەند جار داوامان لە حکومەت کردووە عەریزەمان داوە داواکاریمان کردووە خەڵکمان بە دوای ڕۆیە ئەنجومەن ڕۆیە خۆمان بەرپرسی هاتبێ چی و توێ قسەمان هەمان قسەکردمان ئەوتمانە کاکە هیچمان بۆ نەکراوە هەر بەڵێ بۆ هیچ تایسەن نییە بەس داوام لە حکومەتی هەرێم هەیە داوام لە بەرپرسان هەیە داوام لیان هەیە کاکە تا ئیسە نەکراوە لە ئیسە و دوایش بیکەن هەر باشە بە ئەم 15 ماڵەی شۆڵ نەبێ و قەدیمە القەدیم باو باپیرمان هەوو تێتی ئاوەدان بووە
ئیتر ئەمە لە دەم بابای خۆمانەوە لە دەم باو خۆمانەوە بیستمانە قەدیمە ئاوادان بووە بەینی چۆر بووە هەم ئەوەدان بووە تۆ ئێستای ئەم ڕەش و ڕوویتا هەر دەکەین جێی نێلین بەس لە دا و بێ ئاوی و بێ وشکەتاری ئەم 15 مانە 16 مانەش خەریکە بارکە یارمەتیمان نادەن ئەم دوو حکومەتە سێیە دوانە سەرمان دەرناچێت نەوەڵا هەمومان وردە لە تا و بێ ئاوی وشکەتاری تەمامانە بارکە بڕۆینەوە بۆ هەر بکەین لە شاری نییە مائیشەمان ناڕواتە ڕێوە هەیە ئەختیارە نە مەعاشی هەیە نە خانە نشینی هەیە نە یارمەتیش هیچی نییە سوعاری بکە لە قەوم و قەرەبا و کەس و کار ئەگە درۆی کرد بەرێ لە بەردەم بینایی خوا ها درۆوەکە 100 مار بووە لە 100 مار 16 ماری تیاماوە هانە چەمچەمار بادێکی خەستەخانە نییە وتمان تەلەبەکەی پێ ئەگەیە هەوارەی شاریەکە مەجبور باوکو براکەیە کەوتە دوای یان کەتوکەرەکەی کەوتە دوای یان دەری بکە ئەی کاتە شوانیشی هیچ مایشەیەکی ناواتە ڕێوە ئاژارەکە مایشەکەی ناواتە ڕێوە مەگەر نەخۆشکەم چی بکە مامەدی هی نەخۆش کەوتی ئەدنینە بان بیلاماناگوێ درێژەوە ئەبێ بدوین بۆ سەنگاو بیلامان سیارە نییە بازدا هەیە بازدا نییە چەند نەخۆش و دامار بووە پێشمەرگای هاوڵاتی بێتر بردمانە بووە سەرەوە فرامشتی زۆر تایە تاماژی بەدەماسە تاماژ بەدەماسە مەجموعەیە وەڵا زۆرە بگرە زیاتری چۆنن لە چوو ئاوتانێ ناوەمە دوورە بە چەندێکە ڕۆنە بە چەندێنەوە هەتۆرە مێن بۆ بگرە کچەکە جامانە ڕانە بەکەڵە خواردنەوەیت ئەی باشە ئەمە لێرە بیکەنەوە چۆنەوە یەک دقە بێ باشی بی بەسە بەسەمانە ڕژە یعنی پاکە بۆ خواردنەوە شیرینە چەندێک ڕۆژانە چەند جارە چی تۆ بۆ ئاوی هاوینان ئاما هەنی ڕزالەتە ئاو هەنی بەس ئێستا تۆزەوە بۆنێ ئەمەینەوە سەرماوەتە بارانە باشە ئەو دەستەکەەوە ئەم بەیانە کوڕەکەم ڕۆی دوو جار ڕۆی ئاوی دەست نەکەێت ئێستا خۆم ڕۆم ئەو مناڵە کۆرپەمەدانا وتمە چکارۆنەوە ئاو بۆ کەلپەل بێ بۆ حاجت بێ بۆ خۆشوەرین بێ بۆ هەرچێ بنە لەوشەوە چەمەکەی نییە هەنیانە بێ بەکەڕ ڕای ئەم بەوە ئاوتیر ڕزار هەموو خەڵکی دەکانەمتان ئارەوەڵا قشتماها ڕزارەت ئامانی مەکتەبمان خەستەخانەمان ئەوە چەند کەس گواژن دایت پێ مردە تا گەیانتە خەستەخانە مردە هیچ نەخۆشی بێ سەرێشە بێ مەگە بۆ ئەم بەنداوە خۆمان لەسەر پارەی خۆمان کردمانە هەد ماڵێ برێن وەرەقەیە ماڵ بێ دوو وەرەقە ماڵ بێ سێ وەرەقە ماکۆ کردەوە لەسەر حساب خۆمان کردمانە سوودێکی لێبین ئەم بەنداوە ئاوی باراناوە ئەگەریکم بارانە ساڵ بێت لەوەی بتوانین ئاوەکەش ڕاکێشین بۆ دێکە ئاژەڵداری و ئیسفادەی لێکەنەما بڵێ لە ڕووی ئاژاداری و لەوەی لە ڕووی کشتکاریش و ئیسفادی لێ بکەیت ئەمە چەندێکە ئەمە چەند ساڵەمەتان کردەوە ئیمسال کردمانە ئینسانی ئومێتان هەیە کە ئاوی تیا بمێنە بۆ هاوین ئیسفادی لێ بکەن بەڵێ ئومێدمان هەیە ئاوی تیا بمێنێ ئەگە باران ئینشەڵڵا ئەگە باران زۆر بارێت ئاوی تیا ئایا زۆری ئەبێت وەکو حکوومەتی هەرێمشی وەکو قایمقامی چەمچەما بەڕێز قایمقامی چەمچەما و وەستا ڕسوول یارمەتیمانێداوە بری 3000 لتر گازیان داوە پێمان کاک نووری ئێوە ئەم ئاوە ئەگەر حکوومەت بێ هاوکاریتان بکە چەند فراوانە بێەوە تا چەند ئەتوانن بێجگە لە دەکەوە چی چەندێکە ئیسفادەی لێ بکات ئەگە بێ حکوومەتی یارمەتیمان بدە هاوکاریمان بکات ئەتوانین چەندەی ترش ئیسفادەی لێ بکات ئەمێستا داواکارین لە حکوومەتی هەرێم ئەم ئاومانە بەڕێکەشە ئەگەر ئەوانشی بۆمانەکە چۆن بەنداوەکەماگەدا حکومان ئەتوانین ڕایکێشین بەس داواکارین لە ئەوان وەکو باو وەکو حکوومەت ئەبێ هاوکاریمان بکەن ئەوەی کە من بیستم گوایە ئێوە جادەشان حسابی خۆدان لە حسابی خۆتان کردووە کەم جادە
ئەو جادی مەسەن تەختان کردوێ شۆفڵتان لێابێ ئەو جعدەی وا لە چەمچەماڵە بۆ دیەکەت چەگل ڕێش کراوە ئەوە خۆمانەوە ئەوە ئەمەی بڵین لە قەیت حکوومەت ئەوە بەڵێ خۆمان کردمانە. ئەم ئاوەی کە لێرەدا کۆبووتەوە بەڵە ئاوی باراناوە، بەڵام بە جوودی دانیشتوانی گوندی ژاڵی مەملەحا خۆیان هەستاون لێرەدا بەنداوێکیان دروست کردووە. وەکو یەکێک لە دانیشتوانی گوندەکە بۆ مێ باس کرد بەبێ ئەوەی هیچ ئەندازیارێک بەشداری بکە ئەلم بەنداوەدا خۆیان هەستاون بە دروستکردنی ئەم بەنداوە بە نیەتی ئەوەی کە سوودی لێ ببین، چی بۆ ئاو خواردنەوەی خۆیان و چی بۆ ئاودانی ئاژەڵەکانیان یا بۆ بەکارهێنانی بەروبوومی کشتتوکاڵی. لێرەوەمە دەپرسین لە وەزارەتی کشتتوکاڵی حکوومەتی هەرێمی کوردستان چەند بەنداوی لەم شێوەی دروست کردووە لە هەرێمی کوردستاندا. بەڕێوەبەری ناحیەی سەنگاو باز دەکەمی بودجە دەکات کە بۆی دابین دەکرێت و چۆڵبوونی گوندەکانیش بۆ وشکە ساڵی دەگەڕێتەوە. ڕاشی دەگەێنێت ئەوەی لە توانایاندا بێت دەیکەن بۆ ئاودانکردنەوەی گوندەکان. یەکێکە لە ناحیە کۆنەکانی دەواازەی گەرمان ئەتوانین بڵێن دەواازەی گەرمانە، چونکە ئێمە لەگەڵ قەرەداخە بە شاخی سەگرمە نێوانمانە کەواتە توانین بڵێن سەنگاودا دەواازەی گەرمانە. ئەم ناحیە سەنگاوە لەگەڵ کۆمەڵی ناحەیەکدا لە شاڵا ئەنفەلەکانان تەخت بوو لە دوای ڕاپەڕینی جەماوەری خەڵکی کوردستان ئاوادان بۆ تۆ کە ئاوادان بۆ تۆ هەموو هەنگاو و نقطەکانمان لە سفرەوە دەست پێ کردووە. لە کۆندا ناحەکە 99 دێبوو لە ئێستادا 82 دێ پێکاتوە. ژماری دانیشتوانی ئێستا نزیکەی 5,000 کەسە بێت، ئەو خەڵکی کە لە ناو ناحەکان تا حدودی 1000 کەسێکە بێت نزیکەی 400 ماڵێکە بێت. پرۆژەی ئێستا مشکلەی بودجە و پرۆژە بە پێی ژمارەی سوکانە بە شێوەیەکی گشتی، یعنی ئەو بودجەیی کە بۆ ئێمە داکرێت بە پێی تموحات و پێداویستەکانی خەڵک نییە، چونکە بە پێی ژماری دانیشتوانی سوکان ژماری دانیشتوانی سەنگاو بۆ ڕێژەیە نیە کە بتوانین هەموو پرۆژە و هەموو دێ و شتەکانمان بە جارێک ئاوادانکەین. و دوو مشکلەیەکی گەورەترمان هەیە، گەورەترین زەبری کاریگەری وشکە ساڵی بەر گوندەکانی سنووری سەنگاو کەوتووە. مثلەن لە هاویندا زۆر جار نەک وشکە ساڵی کە ئەچی پرۆژەی ئاو بۆ دێک بکە هیچ مەزدەریشی ئاوی نییە. مەسەن ئێستا ئەو کۆمەڵە دەیە کە باسی دەکەی ژاڵە و هەردوو خوێڵێن و کۆمەڵێ دێن نزیکەی هەش دێن تا ئێستا چەند جار بیرمان لە چارەسەرکردنی پرۆژەی ئاو کورێتەوە مەزدەری سەرچاوەیەکی ئاویان نییە کە ئاوێن بۆ ڕاکێشین. ئاویان هەیە بەڵام ئەو ئاوەی کە بۆ خواردن بێ سوێرە لە ڕووی زانستیەوە بە کەڵکی خواردن نایە. ناچارین بیرمان لە دروستکردنی سەدێک کردوێتەوە نزیک بە گوندی قرخ لەسەر ڕووباری باسەڕە، ئەوە تا ڕادەیەک ناتوانم بڵێم ئاوی خواردنیان بۆ دابینەکە، بەس کێشەی ئاوی خوینیان بۆ کەم دەکاتەوە. ناحی سەنگاویشێکە لە ناحیە کۆنەکان، ناحی ئێمە لە دەربەن مەسەن لە ڕووی جوگرافیە ئێستا دەربەنی باسەڕە ئاخر دێمانەکە تیلەکۆیە لەم لاوە لەگەڵ ناحەکانی ئاوسپی و شێختەویل تێکەڵ بۆ لەگەڵ چەمچەماڵ ڕووباری باسەڕە لە یەکمان دابڕێ لەگەڵ دەربەنی خان کۆمەڵێ دەی مشتەرەکمانەیە بە گشتی ناحەکە ئەکەوێتە دامێنی هەردوو شاخی چای سەگرمە و چای ئاژداخ و ڕووباری باسەڕەوە بۆ قادرکەرم ئاخر دێمان قەیتوو لە کەسەر بە قادرکەرەمە سنوورێکی زۆر نزیک و هینمانێ تێکڵمانەیە لەگەڵ ناحەیە قادرکەرەمە. کە باسی خزمەتگوزاری لە گونداکەی بە شێوەیەکی گشتی خزمەتگوزارەکانی گوند ئەتوانین لە 4 شتا کۆ بکەینەوە کە بریتێ لە مەکتەب، لە خەستەخانە، لە ڕێگەوبان، لە کارەبا. یعنی هەتا ڕێگەش ئێمە لەگەڵیان، بەڵام ڕێگەی قیت تا ئێستا من خۆشم ڕاییم وایە مەسەن زۆر جار لە وەزارەتی شەوە تا ڕێگەوبانی نێوان شارەکان زۆر ڕێگەیە نەکرێ بە دووسایت و خین نەکرێت تۆ ناتوانانی ڕێگەی قیت بۆ گوندەکان بکەیت. ژاڵا مەکتەبی هەیە، یەکێک لە پێداویستەکانی مەکتەبە، یەکی لە پێداویستەکانی تری خەستەخانەیە. ئێستا لە بودجەیەک ئێمە هەمانە پێ دەڵێن بجێ $50 خەستەخانەیەکم بۆیان کتۆتە بەرنامەوە لە ئایندەیەکی نزیکە ئەچێ بۆ تەندەر و خەستەخانە بۆ دیەکە دروست دەکەن. مەسائلی سەرچاوی ئاو من پێش کەوتم تا ئێستا چەند جار بیرمان لە ڕاکێشانی ئاو بۆ ئەو 7 تا 8 گوندە گرۆتەوە هیچ سەرچاوەیەکی ئاویان نییە. تەنانەت جیۆلۆجیمان هێناوە کەشفیان بۆ لێدەن جیۆلۆجی تەقلیرەکەی لامە تەقلیرەکان وا داوەتەوەڵێ لە ڕووی هینەوە ئاوەی کە ئەوێ بە کەڵکی خواردنایە. ئێمە دایرێکمانێ بەناوی بەڕێبەراتی ئەژغاڵ و ڕێگۆبانی چەمسەمان لە ڕووی ئامێر و ئەوە بەڕاستی ئامێری بە ڕادەیەکی پێویست نیە جگە لەوەی 9 ناحی لەسرە چەندەها جار کتابمان کرد و ڕەفان کرد بۆ سەروی خۆمان بۆ چاکردنی ڕێگە بۆ ئەو دیانە.
ئێستا من بیسومە لە ئایندەیەکی نزیکا کۆمەڵی ئامێر دێتە ناوچەکەەوە ڕەنگە یەکێ لەو دیانە کە سنووری ڕێگاوبانی بۆ چاکەین ئەو 6 حودەیە بەڵام بە شێوەیەکی گشتی نەک ژاڵە زۆربەی دەیەکانمان ڕێگەوبانی خراپە و لە ئێستادا شتیوا لە بەردەستان نییە چونکە دەیەک نییە و دوان نییە کە بتوانین ڕێگەوبانی دەیەکان پێچاک بکەین مەسلەی شاڵاوی ئاوادانکردنەوە بە شێوەیەکی گشتی نەک ژاڵە هەموو گوندەکان ینی شاڵاوی ئاوادانکردنەوەی ئێستا بە شاڵاوی ئاوادانکردنی پێش ئەنفال نییە نەک سەبەبەکە هەر خزمەت گوزاری نییە سەبەبیکە هەیە مەسەن ڕێژەیەکی زۆری خەڵکی خوێندنە خوێندکاری هەیە مەسەن کە باسی خوێندن دەکەی بە پێی یاسا مەسەن 15 خوێندکاری هەبێ ئەنجا دەتوانیت مەکتەبی سەرەتایی بۆ بکەیتەوە 20 خوێندکاری سی هەبێ ئەنجا دەتوانانی مەکتەبی سانەوەی کردووی کە سەبەکان دوو زۆربەی خەڵکەکە دای بژێوی ژیان کەوتووە تەعین بۆ پۆلیس بۆ پۆلیسی دارستان بۆ پۆلیسی کارەبا کە باسی ئەبێ بە پۆلیسەوە خۆی فوجائیان ماڵەکەی گوێزەدەوە لە لادێەوە بۆ شار من ناڵێم ئاوادان نەکردنەوەی گوندەکانی چێک لە سەبەکانی نەبوونی خودمەتگوزاری بەڵام سەبەبی ڕئیسی بە تەنها نەبوونی خودمەتگوزاری نییە بەڵکو کۆمەڵی سەبەبی کەش هەندەرن لە پێناو ئەو هەنگاوی کە خەڵک لە ئێستادا کەمتر ڕوو لە ئاوادانکردنەوەی گوندەکان وەکو دانیشتوانە بەڕێزەکەی گوندی ژاڵەی مەملەحە باسییان کرد وشکە ساڵی هۆکارێکە بۆ چۆڵبوونی گوندەکەیان ئاماژیان بەوەشدا نەگەیاندنی خزمەتگوزاری بەم گوندە و جێبەجێ-نەکردنی ئەو بەڵێنانی پێیاندراوە هۆکارێکی دیکەیە کەم گوندە ئاوا بەرەو چۆڵ بمڕات حەقە بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستان بە جدی ئاور لە گوندی ژاڵی مەملەحە و هەموو گوندەکانی کوردستان بدەنەوە تاکو ئەم دانیشتوانە بەڕێزە لە گوندەکانە بمێنەوە بتوانن خزمەت بە ئاوادانی و ئاوادانکردنەوەی کوردستان بکەن تا بەرنامەیەکە بەخوای گەورەتان ئەسپێرین خواتان لەگەڵ